بەناوی خۆی گەورە و میێنەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە سەرەتای هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. خی گەورە لەم مانگە پیرۆزەدا ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بفەرمێ و بەردەوامیمان پێ بدا لەوەی کە لەم مانگە پڕخێر و بەرەکەتە بتوانین بەرهەمێکی چاک بۆ خۆمان بچنینەوە. تاوان باسکردنی ئەمە باسی وەرزشە، بەڵام لەگەڵ وەرزش لەگەڵ پسپۆڕی لەگەڵ کاکە یعنی لە بچووکترین شتەوانێک کە تۆ بۆ باسیەکەی لەگەڵ منداڵی لەگەڵ پیری لەگەڵ بۆ نمونە هەرچی ئیشەیەکە یاری ئاسنی نمایشکاری ئەمەی هەمووی کۆتایی وەرزشەکەی لە کۆتایەکەیە شتێکمانەیە کە شمولی هەموومانەکە لە منداڵێکی بچووکەوە تا بەتەمەنترین کەس، لە کەسێکی هەژاری فەقیری کەم دەرامەتەوە هەتاوەکو دەوڵەمەندترین کەس، لە کەسێکی بێپلەی خزمەتکارەوە هەتا کاتە ئەو کەسەی کە باڵادەستترین کەسە و بۆ نمونە بڕیاری وڵاتی بەدەستە و هەشتێکی بەدەستە. هەموو ئەمانە لە کۆتاییە لە شتێکدا یەکسانەبینەوەیش کە مردنە دێتە ڕێمان، کە کۆتایی هەمووی ئیتر یاریزان پەیوەندی بە تۆپی پێ بۆ هەمووی هەر کۆتایەکەی مردنە. بۆیە وەک هەمیشە کە لەسەری گۆشتکارین گرنگە لەوەی کە گرنگ نییە لەوەی کە ئێمە دەزانین، هەمومان دەزانین دەمرینەوە، زانین دادپەروەری لە مردنایەوە و عەدالەتەی کە لە ژیانە هەیە کە ئێمە دادپەروەریەک ببینین لە ژیانەوەیە کە هەموومان ئەمرین، یعنی ئێمە ئەو پەڕی دادپەروەری. بەڵام گرنگە تۆ بزانی کە لەوەی کە تو بۆچی دروست بووی و بۆچی لەسەرم زەوی، ئەوە گرنگ نییە کە تۆ بزانی کە هەمووتان ئەمرن. شەوی ڕابردوو مۆنەر گارسیا پزیشکی تایبەتی بەرشەلۆنەیە، جا من باسەکەم بۆچی لەوە تێکەڵێکم ئێمە چەند یاریزانیشمان بینیوە مردوون، بەڵام دەبینین سەکتە لێیاوە حاڵەتێکی تر بووە، ینی هەموو ئەمانە بینیمانن مردون و زۆر مردنیشمان بینیوە. خی گەورە ینی هەر یەکە و بە جۆرێک بۆ بەسەربیەوە کاکەوریان مردنێکی جیاواز. من لە ماوەیە کەسێکی تایبەتی خۆم هەر شەوەکەی بە ماڵەوە وتبەوە چما خەوم خی گەورەیتە ڕۆحی کێشابەرە خۆ بۆ ڕۆح کێشان. ئەم پزیشکەی بەرشەلۆنەش تقریبەن هاوشێوەیە، تاوان بۆچی بۆ پەندوەرگرتنن لە مردن و لە کاتی مردن. دوێنێ لەگەڵ یاریزانەکانی بەرشەلۆنە ئامادەکاریان کردو بۆ ڕوبەڕبوونەوەی ئۆساسۆنە، سەرپەرشتی ژەمەخۆراکی یاریزانەکانی بەرشەلۆنەی کردووە، ڕێنمایی داوەتە تیپەکە، تەنانەت داوای لە هانزفلێکی ڕانەری یانەی بەرشەلۆنە کردووە و توێتی لە ڕووی جەستەییەوە لیڤاندۆڤسکی زۆر ماندووە، با هێندەی شتر شەکەت نەبێ بەوەی سەرکەوتنی تەمەنیەوە ئەگەر بتوانن لاری ئەم شەوە پشووی پێ بدرێ هەر دوور بخرێتەوانێ باشترە بۆی بۆیارەکانی داهاتوو ئامادە بێت. لە خەمی فلیک و لە خەمی یاماڵ و لە خەمی لیڤاندۆڤسکی و لە خەمی ئەو دانیان خواردەوە هەموو شتێ گەڕاوەتەوە شوێنی خۆی، گەڕاوەتەوە شوێنی حاوانەوەی خۆی لە ئەوتێلەکە. بەڵام ئەو خەوتنەی کە دەخەوێت کە ئەچێ پشوو وەربگرێت پشووی کۆتاییەتی ئەبێ بە پشووی کۆتایی و خی گەورە دەیباتۆ لای خۆی. ئێمە نازانین یعنی سەیریکەن ئەم لە ئامادەکاریم هەموو شتە گەورەیە و سەیری بۆ کوێڕۆی لەو هیوا گەورەیە و لەو داهاتوو لەم و لەو بۆ کوێچوو. بۆیە ینی من ئەمە برایانە بە خۆش مەڵێم نەکرد بێەوە، گرنگە ئینسان مرۆڤەکان هەموو کات ئەوە بزانێت کە بۆچی لەم ژیانەدا دروست بووە و بۆچی لەسرم زەویە ڕێدەکە و زانینی مردنیش شتێکی باشە کە بزانی کە دەمری، بەڵام دەبێت بزانین بۆ مردنت چیت هەڵگرتووە. دەچمە سەر باسی یاریکردن و باسی بەرشەلۆنە و باسی ئەو یاریە. تاوان من دوێنێ کۆمەڵەشتی زۆر ناشرینم بینی لە مردنی پزیشکەکەی بەرشەلۆنە مۆنەر گارسیا
کۆمەڵە کەسم بینی کە داوای بەردەوامبوونی یاریانە کرد کۆمەڵێک ینی داواکاریمە بین یا ڕیەکتی پێکەنین یا کاکەمە ڕۆحی مرۆڤە لە هەموو شت گرنگترە خۆ من دڵنیام کەم گلیە لە هەندری ڕاڵمەدی دووبەری ئەملاکەم خۆ نەبێ ئەولام پێشامی شەریفێ زمانم بە ڕۆژۆ بەڵام دەتوانم یعنی بیەقینیەوە شبەمێ بۆ بەری ئەم لاش بە ئەنجەبەری ئەم لام ڕەفتارانیانەوانەوە لەبەرەوەی بەجددی ڕکابەری تۆپی پێ گەیشتۆتە ئاسێکی لە ڕادە بە دەری ناشرین لە ڕادە بە دەری خێزەون کە حرمەتی مرۆڤایەتی نەماوە حرمەتی کەساتی نەماوە حرمەتی هاوزمانی نەماوە حرمەتی هاوڕێتی نەماوە حرمەتی هاوپیشەی بوون نەماوە لەسەر ڕیاڵمەدی دێک و بەرشەلۆنەیە دڵی برایە شوێنێ دڵی کەسوکاریە شوێنێ دڵی هاوڕەکانیە شوێنێ خۆی ناشرین کردووە لە فەیسبووکە خۆی ناشرینەکە لە بەرچاوی خەڵکە یعنی بەجددی ئەمە کارێکی زۆر زۆر ناشینە ئاین تۆ ئەبێ بزانی ڕۆحی مرۆڤێک لە هەموو شتێک گرنگترە بۆیە یارەکەی بەرشەلۆنە دواخراوە و بەرامبەر حەقی یعنی من ئەگە باسی دیوێکی تری بۆ بکەم ئەگەر باسی دیوێکی شیکاریشت بۆ بکەم حەقی مەشروعی خۆیەتی بەرشەلۆنە لەم یاریە تەڵەب کا دواخرێ لەبەرێن پزیشکە هاوڕێ بووە لەگەڵانە ئەندامێکی دەستەی کاریگەری بەرشەلۆنە ئەندامە لە ناو دەستەکەی بەرشەلۆنەیە لە هەموو یاریە لەگەڵ یانەیە لە هەموو پێشیاریە ڕێنماییانەیەتێ لە هەموو دوای یاریە ڕێنماییانەیەتێ لە هەموو دوای ڕانانی ڕێنماییانەیەتێ واتە هاوڕێیکی نزیکە هاوڕێکێکە کارلێکیی ڕۆژانەی لەگەڵ یاریزانەکانەیە کاکە ڕۆژەیە لە کاتی ئەو تەمرینانەیە لەوە چێ چیزنی و ئۆڵمۆ یەک کەلیمە نەڵێن پێکەوانێ یەک کەلیمە ڕانانێ تاوکەن لە تاوی ڕۆژێکە یا بۆ نمونەی نیاکی پینای گۆڵپارێز و ئۆڵمۆ یەک کەلیمە نەڵێن پێکەوە بەڵام لەگەڵم پزیشکەیە کۆنتاک لەگەڵ هەموو یاریزانەکانە هەیە لە ڕووی دەرونیەوانێ لە هەموو ڕوویەکەوەم یاریزانە کەونەکە شوهەوایەکی خراپەوە کەونەکە کەشێکی ناسەقامگیرەوانێ بەڵێم یاریە بێ دواخرێ قانونیەن ئینسانیەن وەرزشیەن هەرچی شێوەیەک تۆ دەیگریتە بەر ئەم یاریە دەبێت دواخرێ لەبەرێ ئەم پزیشکە هاوشێوەی ئەندامێکی یانی بەرشەلۆنە تەعاملی لەگەڵەکرێ سەبارەت بە یاریەکانی تری ئیسپانیا کاکدریز و سوێتی ئایا کاریگەری دەبێت لەسەر یارەکەی بەفریقا بردنەی پزیشکەی بەرشەلۆنە طبعا کاریگەری وەکو لە ڕووی ناوەکی و لە ڕووی دەرونیەوانێ تۆ خۆت تەزانی هەچ کەسێکی نزیک یا تۆ ئێستا وەرە هاوڕێکی نزیکی خۆت کەسێک کە تۆ بەردەوام ئێستا هەر بە نمونە ئەم وەرزە حسێ بکەین ئەگەر بەس ئەم وەرزە وەربگرین لە مانگی هەشتاوانێ مانگی هەشت مانگی نۆ مانگی دە مانگی یانزە مانگی دوانزە مانگی یەک مانگی دوو مانگی سێ وا بۆ هەشت مانگە هەشت مانگە ئەم کەسێکی لەگەڵ هەموو ڕۆژە لەگەڵیەتی طبعا لە کۆمەڵێک ڕۆوانێ کاریگەری دروستەکە بەڵام ڕەنگیشە تەحەفوزێکی باش بێ بۆ یاریزانەکان لەوەی کە بتوانن وەکو دیارەک وەکو بارودۆخێکە ها وەکوی ئەبیدال کە ڕوویە لە چامپیۆنز لیگەکەی 2015 گەر بیرتامێ ئەم شتانەش واریدە لە یاریان ڕووبدا حەزەکەم بێمەوە سەر باسەکەم باسکردنی ئەوەی کە ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید ئەبێ ئەرکەکەی خۆیان جێبەجێ بکەن ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو بە بردنەوەی بە شێوەیەکی کاتی پێشەنگی لە بەرشلۆنە دەگرێت و دەبێت بزانێت ئەتلێتیکۆ مەدرید ئەم ساتە وەختە ئەنجە دێمەوە سەر دیوی وەرزش واز لەو دیوە عاتف و دیوە حەقە هێنم ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو بە بردنەوەی پێشەنگی ڕزمەندی لە بەرشلۆنە ئەگرێ و لە کاتێکدا هەفتەی داهاتووش ئەتلێتیکۆ مەدرید لەسەر یاریگای میترۆپۆلیتانۆ میوانداری تاوان ناوی یاریگای واندا میترۆپۆلیتانۆ من تازە زانیمە کە گۆڕا بۆ ڕیاڵ ئەیر و میترۆپۆلیتانۆ یعنی تر هەمووی بۆ بە بزنسی تر تێبگەن لەوەی کە 2 ساڵی لەوە چێ ناوی ئەتلێتیکۆ مەدرید ژیان ناوی هەریانێکی تریش بگۆڕێت لەبەری پارەی پێپایاکە کابرا ناوەکە لەوە چێ گۆڕانکاری بەسەرا بێ جا بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئەم سەرکەوتنە زۆر زۆر گرنگە بۆی کە بتوانێت پێشەنگی بگرێت و هەفتەی داهاتوو لە پێشەنگیەوە میوانداری لە بەرشەلۆنە بکە
و ئەکرێت ئەتلێتیکۆ مەدرید ئەم دۆخە بۆ خۆی ئیستیغلال کە بۆی لە پێشەنگیا بەردابێت چونکە وەکو یەکێک لاگەرەکان ئەتلێتیکۆ مەدرید لە 16 بێ لەو تیپانەی کە ماڵاوی لە چامپیۆنز لیگەکە بۆیە ڕکابەریکردنی تایبەتی لە ناوخۆی ئیسپانیا یەکلا دەکاتەوە ئێمە دەڵێن لە 16 بە حکومی ڕیال مەدرید دیاری چوونی بدۆتەوە نادەزانین هێشتا ئەتلێتیکۆ مەدرید هیوای ماوە و ئەوەی کە ڕیال مەدرید لەناو سانتیاگۆیە کردوێتی ئێسانی ئەتلێتیکۆ مەدرید و تیپەکەی سیمۆنی لە توانایاندا لەوە باشتر بەرامبەر بە ڕیال مەدرید بکەن لە یاری گەڕانەوە بەڵام واقعیەت تێگەیمە پێکەوە لەکەینەوەنێ کە سروشتی ئەتلێتیکۆ مەدرید بۆ جۆرە بێ کە باشتر بێ بووی ڕکابەری جامی شاکە و ڕکابەری خولی ئیسپانی بکات بە نسبەت ڕیال مەدریدیشەوە ڕیال مەدریدیش بامان شێوە یاری بەرامبەر بە ڕای ڤالیکانۆوەکە ئەم شەو هاوتاکردنەوەی خاڵەکانی لەگەڵ بەرشەلۆنە لە بەردەمدایە کە ڕیال مەدرید ینی نایەتە پلەی دووەمیش بە بردنەوەی ئەتلێتیکۆ ئەگەر ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو بیباتەوانێ ڕیال مەدرید تەنانەت پلەی دووەمیش ناگرێت چونکە بە جیاوازی گۆڵ و بە جیاوازی یاری چوون و گەڕانەوە خۆزانن لە ئیسپانیا بە جیاوازی یاری چوون و گەڕانەوە هەر بەرشەلۆنە لە پێش ڕیال مەدریدەوە بۆ ڕیال مەدریدی ژارەکەی بەرامبەر بە ڕای ڤالیکانۆ یەکێکە لە یاریەگرنگەکان باسم لە پریمەر لیگ بە تایبەت دەکەم و باس لەو دووگەڕانەوەی شاری میلان طبعاً دوێنێ دوو ڕووداوی زۆر سەرنجڕاکێش ڕوویدا لە وەرزش لە کۆی گشتی خولەکانە جگە لە مردنی و پزیشکی بەرشەلۆنە دوای چەندین ساڵ لە یەک هەفتەی بوندسلیگادا هەر سێیانەی بایر میونخ، بروسیا دۆرتموند، بایر لیڤەرکوزن ڕوبەڕووی شکست هاتنەوە. ینی دوێنی بوندسلیگا شکستی گەورەکانی ئەڵمانیا بوو لە ڕابردوودا. تەمام ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوو دووتی بۆکو گەورەی ئەڵمانیا ناویان هێداوە کەوانیش بایر میونخ و هەروە بروسیا دۆرتموند بوون و وەرزی ڕابردووش لیڤەرکوزن کە بە سەرکرداتی چابی ئەلۆنسۆ خۆیە نایە ڕیزی گەورەکانەوە. دوای چەندین ساڵ یەکەم جارە کە لە یەک ڕۆژە بایرن و دۆرتموند و لیڤەرکوزن تێیدا شکست بێنن. لەوە گرنگتر بۆ یەکەم جارە لە مێژوودا لە یەک هەفتەی خولی ئیتالیدا و لە یەک ڕۆژدا هەردوو یانەکەی شاری میلانۆ میلان و ئینتەر بە دوو گۆڵ دوا بکەون لە یاریەکانیان لەو هەفتەیەدا و هەردووشیان بگەڕێنەوە سێ گۆڵ تۆمار بکەن و بەنجامی سێ-دوو سەرکەوتن تۆمار بکەن. ئەمەش ڕووداوێکی تری جیاوازی دوێنێ بوو کە لە ڕۆژی شەمەی یاریەکاندا ڕوویدا کە ئەم ینی ئەگەر بینی بێتان گۆڵی سێمی ئینتەر میلان کە تۆماری کرد میلیم بە میلیم هێڵی گۆڵی بڕێەوە تۆپەکە. ئەنی ڕەنگە ئەم تەکنەلۆژیای هێڵی گۆڵە ئێمە کە دەڵێن تەکنەلۆژیا و ڤار و ئەم دۆخە بە ڕێژەیەکی زۆر دادپەروەریان لە تۆپی پێ زیاد کرد تۆ مێ بەس ناشرینیەکانی بینی نە کۆمەڵێک جوانی تایبەتمەندی هەیە کە دادپەروەریکی گەورەیە بۆ تۆپی پێ. لە نمونە حاڵەتەکانی ئۆفساید بە ڕێژەی لە ١٩٩ چارە سەر بوون. بۆ نمونە ئەم سەعاتی یەڵی گۆڵی کە بەکارهێنا کە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هاتنە ناوی تەکنۆلۆژیایە بۆ ناو یاری تۆپی پێ زۆرێکی کێشەکانی گۆڵی چارەسەر کردووە. ینی دادپەروەریی تری گەڕانەوەتەوە بۆ تۆپی پێ. بۆیە کە کاتێ باسی ڤار دەکەین تۆ هەرمەیە دیوە ناشرینەکانی بینی نە وەرە دیوە جوانەکانیشی بینە. ڕەنگە ئەم گۆڵەی کە ئەم شەو کاژمێرەکە سابی کرد بۆ ئینتەر میلان کە گۆڵی 3-2 بوو ڕەنگە لە کۆتایی ئینتەر میلان خولی ئیتالی پێبەرێتەوە و ڕەنگیش بە خولی ئیتالی پێ لە دەستدا وەکوەوەی ساڵی 2012 کە مۆنتاری سەرەکەی لیا لەگەڵ لێڤانتۆسا تۆپەکە نیو مەتر چووە ئەو دوو گۆڵەکەوانێ ئۆرساتە و لایمەنەکە نیان کرد بە گۆڵ لە کۆتایی میلان خولی ئیتالی بۆ یوڤە لە دەستدا. ئێستا ئەمە لە چاو ئەوەیە ئەخۆ ئەم شەو وارد بوو لەوەی کە گۆڵ نەبێ چییە؟ هەمژان سێری حاڵەتەکە لە بۆی حاڵەتەکە زۆر قورس بوو وەزانی ئەگەر تۆپ هەمووی هێڵی گۆڵ نەبڕێ بە گۆڵ حسێب ناکرێت. ئێم شەو حاڵەتە زۆر قورس بوو ینی ئەگە بە چاو قەرار بیرایە ببینین حاڵەتێکی زۆر قورس بوو فیکەی گۆڵ لێ نایرە. ڕەنگە بەم یەک سامونەش لە کۆتایی ئینتەر میلان ناسناوی خولی ئیتالی لە دەست بدات ڕەنگە. بۆیە
ڤار خزمەتێکی گەورەی بە تۆپی پێکردووە و توانین بڵێن دادپەروەریی گەوری تێدا دروست کردووە کە زۆرێک لە ئەنجامەکانی تێدا ڕۆک بۆتەوە. ئینتەر میلان جارێکتر پێشەنگی خولی ئیتالیگەری گرنگ بوو بۆ ئینتەر میلان پشووی بە کۆمەڵە یاریزانەکانیدا و دەربی لە مۆنزا بردەوانەیە. ئەمە دوو خاڵی گرنگ. سێمین خاڵ ئەو گەڕانەوەی بوو کە بۆ ئینتەر میلان فێری بکالەوەی کە هەموو یاریەکان بە حەزەرێکی تەواو بچێتە یاریەکان، چونکە ئێستا ئینتەر لە دۆخێکی زۆر ئەستیارەیە. ئینتەر لە پاڵاوانتی خولا پێشەنگی گرتووە، لە چامپیۆنز لیگە هەنگاوێکی گەورە لە چارێکی کۆتاییەوە نزیکە، لە جامی ئیتالیا گەشتوتە قۆناغی چوارگۆشەی زەڕین و ڕوبەڕووی میلان بۆ تاوانێ. بۆیە بۆ ئینتەر دۆخەکان زۆر گرنگە کە ئینزاگی هۆشداریەوە بداتەوە یاریزانەکانی کە هەموو یاریەک بە گرنگ و بە گەورە سیر بکەن و کۆم حاڵەتی یاری مۆنزان لێ بەسەر نێتەوە تیپەکە. و لە هەمان کاتدا بەدەر لەم خاڵە سلبیە کە لەسەر تیپەکە دروست بوو، خاڵی ئیجابی ئەوەی ئەم تیپە وەرەی نەڕووخە، ئەم تیپە زۆر بە بەهێزی گەڕایەوە، ئەم تیپە توانی گەڕانەوەیکی زۆر باش لە یارەکەدا ئەنجامدا و بتوانین تاوان وەکو وشەی ڕیمۆنتادا ئەوەی ئینتەر میلان تا حدێک لە بەروی جێمیەکەمیش گۆڵەکەی کردووە. یعنی ڕیمۆنتادایەکی بەو جۆرە نییە. تاوان ڕیمۆنتادا چییە؟ شتێکە لە هەموو شتێ ڕیمۆنتادا نییە کۆی کە پەیجە کوردیەکان و ڕاگەاندنی کوردی باسی لێوەکەن. نە، ڕیمۆنتادا بۆ شتانە دەوترێ کە بۆ نمونە تۆ لە دۆخێکی خراپەوە دێنەوە دۆخێکی باش، بۆ نمونە تۆ لە شکستێکی 100% بۆ نمونە یاری چون و دوایی یاری گەڕانەوە هیوایەکی کەمت ماوە، بەڵام تۆ ئیش بۆ هیوایەتەکەی. یەکێک لەو یاریانەی کە ڕیمۆنتادایە ئەوەی پاریس سەن ژەرمان بوو لە بەرشەلۆنە، یا بۆ نمونە ئەوەی یۆڤانتۆس بوو لە ئەتلێتیکۆ مەدرید. دەمانە پێی دەوتێ ڕیمۆنتادا. بۆ نمونە دوێنێ شەوی میلان لە لیچی ئەتوانی پێ بڵێ ڕیمۆنتادا، بەس خۆی ڕیمۆنتادا نیە. ڕیمۆنتادا بۆ شتێکە کە ئەهەن زۆر لە مەحاڵ و نزیک بێت تۆ ئەنجامی بدەیت. میلان خراپی خۆیەتی کە دوو گۆڵی لێکراوە لە لیچی، بەڵام بە گەشتنی ئەو تەوقیتەی کە میلان تێکە و کە گەشتە خولەکی 65 و تەنها 25 خولەک لە کاتی یاسایی یارەکەما بوو، بۆی کە دوو گۆڵی خەرەبوو کردوانێ و سێ گۆڵی تۆمار کرد، تا ڕێدایە بەوەی ترێ ڕیمۆنتادا. بەس گەڕانەوەی ئینتەر بەرامبەر بە مۆنزا پێی ناوتێ ڕیمۆنتادا، بە تایبەتی کە لە جێمی یەکەمیش گۆڵەکەی تۆمار کردووە. بۆیە یعنی هەوڵ بدەن جایکەنەوانێ لەو شتانەی کە پێی دەوتێ ڕیمۆنتادا کۆمەڵە شتێنسە. بۆ نمونە پاریس سەن ژەرمانی ئەمساڵ یارەکەی مانچستەر سیتی پێی دەوتێ ڕیمۆنتادا. بۆچی پێی دەوتێ ڕیمۆنتادا؟ خۆ یەک یاریە، یعنی چی من لەولاوە بۆڵێن بەمەڵێن ڕیمۆنتادا بەڵام بۆ بڵێن ڕیمۆنتادا؟ نە، ئەزانانی بۆچی پێ ئەویان ڕیمۆنتادا؟ چونکە کاتێک مانچستەر سیتی دوو گۆڵ لە پاریس سەن ژەرمان تۆمارەکە، خولەکی 55 یعنی دوو گۆڵی هەیە، لەم کاتەدا پاریس سەن ژەرمان هیچ هیوایەکی لە چامپیۆنز لیگا نامێت. ماڵاوایکردنی لە چامپیۆنز لیگ بە تەواوی مسۆگەرەوێت، چونکە پاریس سەن ژەرمان ئەگەر یاری مانچستەر سیتی بدۆڕانە هیوای لە چامپیۆنز لیگا نامە، چونکە خاڵەکانی بۆ دەخاڵ و لە دەخاڵیش باگەرێکی کەم ینی چانسی گەیشتنیە بوو بۆ قۆناغی داتووەکو زروفەکە. بۆیە کاتێک مانچستەر سیتی دوو گۆڵی لە پاریس سەن ژەرمان تۆمار کرد، بە جۆرێک لە جۆرەکان پاریس سەن ژەرمان لە دەروی پاڵاوانتێکە بوو و دوو گۆڵیش دوا کرد. بەڵام ئەم تیپە کە لە دوای خولەکی 56 شەوانەی گەڕانەوانێ و 4 گۆڵیان تۆمار کرد، هیوایان گەڕانەوە لە چامپیۆنز لیگ و سێ خاڵ یارەکەشیان هێنا بۆی کە یارەکەشیان لە مانچستەر سیتی بردو، تا ڕادەیەک بەمانە دەوتێ ڕیمۆنتادا. و تەوزیحی بۆ حەزم کرد لەسەر ڕیمۆنتادا بیەم. باسی میلانەوە بە هیچ جۆرە ناکەم، بەڵام باسێکی دوای یارەکانی چامپیۆنز لیگدان بۆ بکەم کە بۆ تیپەکان چەنگرم بوون. من هەوڵ دەدەم باسەکانم گشتگیر بێم، ڕۆ تەحدیدی نەکەم لەوەی کە باسی تیپێ بکەم، تەنها ڕووداوانەی کە ڕوویاندا. تاوان کاریگەرەکانی چامپیۆنز لیگ دەبینن و یارەکانی چامپیۆنز لیگ، ئەوە بایر و لیڤەرکوزن و دۆرتمۆند، ئەوە ئینتەر میلان دۆخی لە ئیتالیا، ئەوە لیڤەرپوڵ. تۆ مەبینە لیڤەرپوڵ سێوێک لە ساوثهامپتۆنی بردوێتەوە. لیڤەرپوڵ جێمی دوم یاریی ئازبەرزی پێشکەش کرد. لیڤەرپوڵ هێشتا ماندووبوون یارەکەی پاریس سەن ژەرمانی پێوە دیار بوو. ئەزانم پاریس سەن ژەرمانەکەی ئیندیکی هەموو شتەکان پێچەوانەیە کاتەوانێ، بۆی کە 4 گۆڵی لە ڕیم تۆمار کرد لە دەروی یاریگای خۆی. بەڵام پاریس پشوویکی تەواوی بە یاریزانەکانیدا تیپی کوالیتی تیپی پاریس بەڕاستی کوالیتیی سامناکە، بۆی بۆ یاری گەڕانەوەش
ینی ئامادەکاریی باش کراوە ئەندێکیش هەڕەشەیەکی زۆر زۆری لە لیڤەرپوڵ کردووە هیوایەکی زۆر زۆری داوەتە کارگێڕی پاریس سەن ژەرمان کە هەندەرانی پاریس سەن ژەرمان لەوەی کە لە یاری گەڕانەوە بتوان قەرەبووی بکەنەوەنێ بەڵام تاوان خۆتان زانەوە دۆخێکی قورسە چونکە یاریکردن لە ئەنفیلد بەرامبەر بە لیڤەرپوڵ تایبەتمەندیی گەورەی هەیە یاریکردن بەرامبەر بە بەرامبەر بە لیڤەرپوڵ لە نێوان فیلدا قورساییەکی زۆر زۆری هەیە و سەرکەوتن تێیدا هێندە ئاسان نییە باسیمۆن بۆ مەکەن مانچەستەر سیتی یاریەک 4 گۆڵی لە ئیتیحادە کرد باسیەوە بۆ مەکەن ڕیال مەدریدی ئەنشلۆتی 5 گۆڵی لێ تۆمار کردووە هەنێ زروفی نەخوازراو هەن کە بەسەر تیپ دابێت بەڵام ئێستا حەزەرێکی تەواو لە میاریەکرێ و بە تایبەتی ئارنێسلۆدە و ڕایەنەرەیە کە سەرکێشی ناکە و لە یارەکەدا چی پێویست بێ ئەنجامی دەدات بۆیە یعنی چاوەڕوانکراو نییە ئەو دۆخانی پێشوو بەسەر لیڤەرپوڵا دووبارە بێتەوە لە نێو یاریگای ئەنفیلدا دەزانم ئەمساڵ بە نۆتنگام دۆڕاوە 1-0 بەڵام حەزەرکردن لە یاری نۆتنگام حەزەرێکە واقعەکە و حەزەرکردن لە یاری پاریس سەن ژەرمان و لە دۆخی پاریس سەن ژەرمان واقع و بابەتیشی ترا باسی فەڕەنسا ژۆکو پێم وتن پاریس سەن ژەرمان 16 خاڵ جیاوازەکەی زیاتر کرد لەگەڵ مارسیلیایە و بەو جۆرەش پاریس سەن ژەرمان بەتەواوی لە بردننی نازناوی خولی فەڕەنسی نزیک بۆتەوە زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان ئەگەر پرسیارە شتێک هاتبێ کاگنەبی لەڵە سڵۆت بۆ پشووی بە زۆربەی یاریزانەکانی نەدا لە یاریکردنیۆ لە کاتێکگا خول بە ڕێژەیەکی زۆر یەکلای کردوێتەوە پێ دوانیە کارێکیاڵی کرد کە یاری زۆر بە یاریزانە سەرێکیەکانی کرد نەخێر پێم وانیە کارێکیاڵی کرد چونکە جاری تر باسیەوەی سڵۆتم بۆ کردوتم سڵۆ دوتی ئەو هەفتەی کارەکەی ئێڤەرتۆنمان دواخرا چوون یارەکەی جیرۆناوە وتم پشوویکی چاکمان وەرگرتووە بۆیە زۆر بە باشی سێ یاریەکەی جیرۆناکەن وتی سێرم کرد خراپترین یاریمان پێشکەش کرد بۆیە من بڕوام وایە گەر سێ ڕۆژجارێم یاریزانانە یاری نەکەن لە کەشەوە یاریکردن دوورەکەونەوە ئەمە بیرکردنەوەی سڵۆتە لە بواری ڕانانە تۆ بیر لە پشۆکەیتەوە بەشێکی تر بە پشۆ کار دەکا ئاساییە ئەمیش کارێکی ڕاستە بەڵام سڵۆت بەو دیوە بیر دەکاتەوە بەڵێ تاوان لە دوای مردنی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەموو مردنێکی تر زۆر سووک و ئاسانە و ئەمە واقعە سڵاو لە تۆش کاگی دریس ئەم دواخستنی یاریە نەرێنی نەبێ بۆ بەرشە یاخود ئەرێنی ئامە بەسی لەوەی نەرێنیە بێ بۆ بەرشۆنە یاخود دەرێنی لە هەموو دۆخەکان نەرێنیە من پێم وایە خراپە بۆ بەرشۆنە بۆ لەبەری تۆ بەرشۆنە واریدی لەوەی کە لە چامپیۆنزیگا تا قۆناغێکی باش بڕێ و بۆ نمونە لە جامی شای ئیسپانیا تاوەکو ئێستا ڕکابەریەکەی لە خولا هێشتا لە ڕکابەریای تو ئێستا ئامادەی بۆ یاریکردن و ئەو پێگاتەیە کە تەنانەت بەرشۆنە چوە ناوی یاریگە یاریزان ڕاهێنانی شیکرد یعنی تیپێ نەبۆ بڵێ هەوڵی بۆ یارەکە نەداو یا خۆی بۆ ئامادە نەکردووە هەموو ئامادەکاریی کردو بە زیارەکەی ئەنجام نەداوە کاواتە تۆ ئامادەکاریی تر ئامادەبوونی تر و جگە لەوە ئەنجامدانی یاریی تر لەسرت زیاد دەبێت بۆیە ئەمە لە زۆربەی زۆری دۆخەکانە نەرێنی بۆ ئەگەر بشبینی زۆربەی زۆری یاریە دواخراوەکانی تیپەکان لە کۆتاییە بە شکست کۆتایی هاتووە بۆیە من پێم وابوو خراپ بۆم دواخستنە بۆ بەرشۆنە بەڵام سروفی تیپەکە بەو جۆرە بوو ناچار بوو کەم یاریە دوا بخرێ تەبان وەکو پێم وتن باسم بۆ کردی کاگی دریس کاگ مەسرور بەداخەوە کاکە مەسرۆڵێ کۆمەڵێک کەسن کە لە وەرزشە هەموو شتێکیانگانەوە سەری بەداخەوە ئێمە هەوڵ دەدەین لەوانە نەبینەوەشی لەوانە بێ هەوڵ بدەین دووری بخەینەوە کاکسۆران ئەڵێوانەی داوای بەردەوامبوونی یارییان کردووە بەخوا کاگە سۆرانگیان من پێ دەڵێم ڕاستەکەی کارێکی زۆر زۆر ناشینیان کردەوەی داوای بەردەوام یاریکردەوە بەڵام دڵنیام ئەگەر لەو بەریشەوتیا بۆە بەشێکی زۆری تیا بوو کە لەم بەرەو داوای یاریە کرد شتەکە دوولانەیە یەک لایەن نییە تاوەی ئەم لای لێ بە دەرکەیتەوە سەر لێ بە دەرکەی هەر دوو لاکەی تایە کاک شاخەوان دەڵێ ئێستا هەرچی خۆز نییە زۆر فێگامە دەکردن لە ڕووی دەرونی کە سەرێکی تنیشتە تۆپیە من پێ دەڵێم ئەمە هەر دوو لایەنەکەی هەیە بەڵام زیاتر لایەنە سلبیەکەی هەیە تاوەکو لایەنە ئیجابیەکەی کاک محسین دەستخۆش بۆ تۆ کاگەکاری دەستخۆش کاگە سیامەندەسی تۆش خۆش کاگە ئەحمەد سڵاو و ڕێز مانچستەر سیتی و چێلسی دەگەنە چامپیۆنز لیگ هیواداری نەو دوو تیپە بن مانچستەر سیتی و چێلسی کە بگەنە چامپیۆنز لیگ بەڵام نۆتینگام تاوەکو ئێستا دۆخەکەی باشێناوە کۆتاییەکانی نۆتینگام ڕەنگە شەنیاریی تر لە دەستدا بەڵام تاوەکو ئێستا نۆتینگام بەربژێرێکی باشە
شیکاری وەرشی لێرەدا بە کۆتا دێنم تاسبی پێتان نەگەمەوە خواتان